بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست 7 ساڵە حکوومەت هێرێمی کوردستان یاسای بودجێ و بەپێی ڕاگەنداوی حکوومەت هێرێمی کوردستانی پێک لە کۆبوونەوەی ئەمڕۆدا باس لەوە کراوە کە بە زووترین کات پرۆژە یاسایی بودجە دەنێرنە پەرلەمانی کوردستان. ئەمە لە کاتێکدایە بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەبێت لە کۆتایی مانگی دەی هەموو ساڵێک پرۆژە یاسایی بودجە بچێتە پەرلەمان، بەڵام تاکو ئێستا پرۆژە یاسایی بودجەی 2021 نەگەیشتوتە پەرلەمان و 6 مانگیشی بەسەردا تێپەڕیوە. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین بۆچی حکوومەت 7 ساڵە پرۆژە یاسایی بودجەی نییە و بۆچی ئەم ساڵیش ناردنی پرۆژە یاسایی بودجە دواکەوتووە و بۆچی حکوومەت هێرێم مانگانە داهاتی خۆی بۆ پەرلەمان و بۆ هاوڵاتیانیش ڕوون ناکاتەوە. وەقسە لەسەرەوەش دەکەین کەی حکوومەت بەرچاوی ڕوون دەبێ و کۆتایی بە لێبڕینی موچە دەێنێت. ئەنجومەنی وەزیرانی هەرێم کۆبووەوە و جارێکی دیکە خۆی لە بڕیاری هەڵوەشانەوەی لێبڕینی موچە دزیەوە. دوای کۆبوونەوەکە حکوومەتی هەرێم ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە و بەڵام لە ڕاگەیاندراوەکەدا بە دێڕێکیش باسی لێبڕینی موچە ناکات. لای خۆشیە وتەبێژی حکوومەتی هەرێم لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند تا ئێستا لێبڕینی موچەیەک لا نەکراوەتەوە. لە داهاتوودا بە پێی بەرژەوەندی خەڵک و موچەخۆران بڕیاری لەسەر دەدرێت. مۆزوعی موچە و لێبڕینیان تەمویلی موچەکردن ئەمە هەستا ئێستا یەکلا نەبووتەوە تا ئەم ژمارانە یەکلا نەبن و بە تەواوەتی هەردوو وەزارەت و حکوومەت و وەزارەتە پەیوەندیدارەکان ئەم بابەتە لە کۆبوونەوەی ئەنجومەنی داهاتوو دەخەنە ڕوو و ئێمە بەپێی بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان و بێ بەرژەوەندی ئەوەی کە لە بەرژەوەندی فەرمانبەران و هاوڵاتانی هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بێ ئەمە ئەو بڕیارە دەدەین سەبارەت بە ئەو موچەیە و کەی دەدرێ ئێمە باسمان کرد 25 مانگ، بەڵام بڕینەکەی چەنە ئەمە تاکو ئێستا بڕیاری لەسەر نەدراوە. هەر بەپێی ڕاگەیەندراوی حکوومەت لە کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران گفتوگۆ لەبارەی پرۆژە یاسای بودجەی هەرێمەوە کراوە و لە نزیکترین دەرفەتدا ئاراستەی پەرلەمانی کوردستان دەکرێت. ئەمە لە کاتێکدایە بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان دەبێ حکوومەت لە کۆتایی مانگی دەی هەموو ساڵێک بودجە ڕەوانی پەرلەمان بکات و لە ئێستاشدا کاتی زۆر تێپەڕیوە و حکوومەت پرۆژە یاسای بودجەی نەناردووە. خستنە ڕووی هەڵەگشتیەکانی بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ 2021 هەر یەک لە بەڕێزان وەزیری دارایی، وەزیری پلاندانان خەرجی و داهاتەکانیان خستە ڕوو و لەگەڵ کورتهێنان ئەم بابەتە گفتوگۆ کرا و بە تەواوەتی قسە و باسی لەسەر کرا، بەڵام هێشتا ئەم بابەتە پێویستی بە زیاتر دڵنیابوون لە هەژمارەکانە بۆیە لە هەفتەی داهاتوو ئەم پرۆژەیە بە تەواوەتی ئامادە دەکرێت و هەموو ئەگەرەکان لە بەرچاوی حکوومەتی هەرێمی کوردستان دانرێت. لە سەرئاستی پەرلەمانی کوردستانیش بۆ کۆتایی هێنان بە لێبڕینی موچە 43 پەرلەمانتار داوای بانگێشتی حکوومەت دەکەن. پەرلەمانتارێکی کۆمەڵی دادگەریش داوای ئاشکراکردنی داهاتی هەرێم و کۆتایی هێنان بە لێبڕینی موچە دەکات. ئێمە وەک ئەندام پەرلەمان نوێنەری خەڵکی کوردستانین و مەفروض وایە هەموو شتانەی کە خەڵک لێمان داواکەن بە وەسیلەی پەرلەمانی ڕێکیان خێن. هەم مافمانە هەم ئەرکمانە پرسیار لەبارەی ئەو شتانەوە بکەین کە نایزانین نادیارن. داهات یەکێک لە شتە زۆر گرنگەکانی هەرێمی کوردستانە. من لە 3 مانگی ڕابردووە 3 پرسیارم بەنووسراو ئاراستەی وەزارەتی سامانە سروشتەکان کردووە لەسەر داهاتی نەوت و فرۆشتنی نەوت، هەروەها ئاراستەی وەزارەتی دارایی لەسەر داهاتی هەمەجۆری هەرێمی کوردستان. بەداخەوە ئەگەرچی بەپێی یاسا پەیڕەوی ناوخۆ بێ لە ماوەی 7 ڕۆژە ئەنجومەنی وەزیران وەڵام باتەوە، وەزیری پەیوەنددار وەڵام باتەوە، بەس وەڵامی ناوەتەوە. مەجبور پرسیارەکەم گۆڕی بە زارەکی کە ئاراستەی ئێوەی بکەم، ئەویش بەپێی مادەی 58 لە کۆبوونەوەی ژمارە 5 2021 داوام لێکردن بەڕێستان بە زارەکی وەڵامی ئەم پرسیارە بۆ خەڵک وەرگرتنەوە. داهات لە هەرێمی کوردستان چەنە؟ بۆچی لێبڕینی موچە بەردەوامە لە کاتێکا داهات زیادە بێ بەردەوام؟ بەڕێزان لەسەر ئەم پرسیارەی بەڕێز مامۆستا عومەر ئێمە پێش
ماوەیەکی زۆر کەم شاندی دانوستانکاری باڵای حکوومەت هێرمی کوردستان لێرە بوون وەزیری دارایی لێرە بووە نزیکەی 100 پرسیار کراوە لە شاندی دانوستانکار بەشێکی زۆری ئەم پرسیارانە پەیوەندی بە بابەتی داهاتەوە هەبووە ئەوان وەڵامیان ئەوە بوو کە لە کاتی ئامادەکردنی بودجەی هەرێمی کوردستانە ئەم وەڵامانە ئەگەرنەوە ئەوە ئەمڕۆژ بە پێ و زانیارانی کە بۆ دەستەی سەرۆکایەتی بە دوواداچوونی ئێمە کراوە خاڵی یەکەمی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لەسەر هێڵە گشتیەکانی ئامادەکردنی بودجە بووە. کابینەی نوێمی حکوومەتی هەرێم بانگەشەی شەفافێت دەکات کەچی ئامادە نییە کۆی داهاتەکانی هەرێم بۆ خەڵکی کوردستان ئاشکرا بکات و کۆتایی بە لێبڕینی موچە بێنێ. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز بۆ قسەکرد لە سەرم پرسە لە ستۆری سەرەکی میوانداری بەڕێز ئەبوو کاروان پەرلەمانتاری پێشووی کوردستان وەندای مەکتەبی سیاسی حیزبی شوعیمان کردووە هەروەها لاولێرەوە ڕووپاک ئەحمەد پەرلەمانتاری کۆمەڵی دادگەری سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک کارۆمە خێرمێک سەرتە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە بچینە سەر مەسەلەی پرۆژە یاسای بودجە کە بۆچی لە کوردستانە نییە سەرەوە بکەین ناسانێکی ئەم دەسەڵاتەمان بۆ بکەی دوای نزیکەی 30 ساڵ ئێمە خەریکەوە بووین ئایا موچە لە کاتی خۆی دادێ ئایا خزمەت گوزاری سەرەتایی هەیە خەڵکیش خەریکی چوونە سەر مانگ و پرۆژەی ئەتۆمی و پرۆژەی گەورە بێت. زۆر سپاس بۆ جەناب و سڵاوم بۆ بینەرانی کەناڵی پەیامەیە و بۆ بە ڕێزەی پەرلەمانتاری کە لەگەڵمانیشە هەیە هیوادارین ئەم شەو بە زمانێکی یاوە گفتوگۆ بکەین هەم ڕازگۆیانە و سەریحانە لەلایەک و هەم بە زمانێک کە ئەوانەی بە دوواداچوون متابعەم بەڕنامەیەکەن باشتر لێمان تێبگەین. بۆ یەکە باسی ئێمە کە ئەمانەوە باسی حکوومەتی هەرێم بکەین واڵسەنگاندنی بۆ بکەین سەرەتا دەبێ باس لەوە بکەین کە ئێمە ساڵانێکی زۆر ملەتی کورد گەلی کوردستان تێکۆشانی کرد بۆ ئەوەی وەزئێکی نوێ بێتە کایەوە بۆ ئەوەی ئەم گەلەی کە ساڵانێک کە مەحروم کراوە ببێتە خاوەن کیانێک و قوارەیەکی خۆی تەسحێتی زۆردا شەیدی زۆردا ئەمە تا ڕادەیەک هاتە دی لە ساڵی 92 و پەرلەمان و حکوومەت پێکات بەڵام هەموو ئەو خەڵکە ئەتوانین بڵێن هەر لە سەرەتای دروستبوونی پێکێنانی حکوومەتەوە خەڵک بەگشتی و ئەحزابی سیاسی لە دەرەوەی حیزبەکانی حکومڕانی ناڕازین لەم دەسەڵاتە و ئەگەر ساڵ بە ساڵ هەڵسەنگاندنی بۆ بکەی وەکو پرسیارەکەت باس کرد ئەتوانین بڵێن تەراجوعەیە لە بەڕێوەبردن لە ئیدارە لە گەندەڵی لە بەرتەسکردنەوەی ئازادیەکان لە نەبوونی مافی هاوڵاتی بوون هەرچی سیمای حکومڕانی هەیە تەماشاکەین با بڵێن ساڵ بە ساڵ بەرەو خراپتیەڕوە و لە بێمنەتی دەسەڵات بەرامبەر ئەو خەڵکە بەداخەوە ئەمە جێی پرسیارە جێی سەنگەندا و هەروەها جێی ناڕزایەتی خەڵکیشە بۆیە ناکرێبەوە تەماشا بکرێت کە ئەمڕۆ دەسەڵات مەسەرەن ڕێگریەکە لە داخوازیەکانی خەڵک ڕێگریەکە خۆپشاندان بکرێ مانایەوەی ئەتوانێت ئەمە تا سەر ئەمە ببە چکە ئێمە خەڵکی کوردستان وە بە حیزبەکانی دەسەڵاتیشەوە حزابێکی سیاسین تەجروبەی هەموو دنیایان لایە و ئەم زوڵم و ستەمەی کە لە کۆمەڵانی خەڵکە کرێت درێژە ناکێشێ بۆیە لە بەری ئەوەی کە بیر بکەنەوە بۆ ئەوەی باشتری بکەن ڕاستری بکەن کەچی بەداخەوە بە پشتبەستوو بە هێزی سەربازی و هێزی ئەوەی کە جۆرێک لە شەرعیەتی هەڵبژاردنیان وەرگردووە لە کاتێکە دەبینین لە هەڵبژاردنەکان چی تەزویر و ساختە کاریەکرێ دەیانەوێت بەم شێوەیە بەردەوام بن و ئەم جۆرە حکومڕانیە ئەتوانین بڵێن وەکو ئێمەی با بڵێن مارکسیەکان جاجار باسی حتمیەتی تاریخەکەین حتمیەتی تاریخیش ئەوەمان بۆ ئەسەڵمێنێ هیچ دەسەڵاتێکی زوڵم و بەهێز و ئەوانە تا سەر ناوێ ئەبێ گۆڕانکاری ببێ لەسەر باش بۆیە باشتر وایە وەکو دەوتێ بوارێک ماوەتەوە بەخۆیان نابچنەوە ئەم دەسەڵاتە
و بیر بکەنەوە چیتر ئازاری ئەم گەلە ئەم ملەتە نەدەن و هەوڵدەن بەجددی ئەم حکومڕانیای خۆیانە جۆرێک چاککەنەوە باش بکەنەوە بۆ ئەوەی نەگاتە ئەو حەدەی کە کۆمەڵانی خەڵکی کوردستان ئیتر چیتر تەحملی نەکا ئێستا نەگەشتۆتە و ڕادەیەن ماویەتی بە دڵنیاییەوە ئێستا خەڵک زۆر بێزارە زۆر بێتاقەتە و ئەبێ بیر بکرێتەوە وەکوتم لەم بارودۆخە کە بارودۆخێکی زۆر خراپە لە بەرامبەرە کۆمەڵانی خەڵکو شیاریشە دەبینێ دەستکەوتی ئەم دەسەڵاتە توانای ئەم دەسەڵاتە و داهاتی ئەم دەسەڵاتە یەکجار زۆرە کە بەڵام کە ئەبینی پێچەوانەکەیشی هە بەردەوام من لە ژێری هەر جارێ لە ژێر ناوێکی جارێ پاشەکەوتی مژدا جارێک لێبڕین جارێ خۆ گونجاندن کە خەڵک قەناعەتی بەمەوە نییە متمانەی بەمەوە نییە بۆیە دەبێنرێ و لە داهاتووشتا ئەگەر چارەسەر نەکەن قەناعەتی تەواومەیە بە تەواوەتی ئەمە قبوڵ ناکرێ ئەمڕۆ بینیم لە لێدوانێکە باسی وتەبێژی حکوومەت ڕخنەی لە هەندێک ئیدارەدانی با بڵێن دایرە و دەستگاکانی سلێمانی باشوتی خەم سادێکی لە داوامکردن لە سلێمانی فەرمانبەران بەڵێ بە دڵنیاییوە کاتێک دەسەڵاتێک کە قسە لەسەر ئەوەی تەقسیرەکە ئەمە بابەتێکە ڕەنگە پەیوەندی بە بریار و تعلیمات و یاساکانیشەوە بێت بەڵام دەبێ بە چاوەکەی تریشوە تەماشای خۆی بکە خۆی ئایا ئەم مافانە ئایا ئەم قەرارانەی دراوە بۆ ئەو فەرمانبەرانە کە ئەمڕۆ بە ئارەزووی خۆیان یاری پێەکەن ئەی ئەوە خەرق نییە ئەی ئەگەر فەرمانبەرێک نەچێتە سەر دایرەکەی دوو ڕۆژغایی بێ یان بە تەواوەتی دەوام نەکە ڕەنگە من لایەنگری ئەوە نەبم بن پێم باشە خەڵک ئیلتیزام بکە بەڵام لە بەر ئەمەشە دەبینم حکوومەت و دەستگاکانی با بڵێن سەرەوە چۆن مامەڵە لەگەڵ خۆیان ناکە خۆیان ئیلتیزامیان نییە بە بەڕێوە بردنەوە بەجددی بە یاساکانەوە باشە ئیتر تۆ چۆن ئەتوانی ڕخنە و گلەی لە خەڵکەی لە کاتێکە ناتوانانی تۆ ژیان و گوزەرانی خەڵک تەمین بکەی بەڵام لە لایەکی ترۆ شمشێرەکەت ئامادە کردو بۆ دەی خەڵک ئیجراعاتی لە خەڵکا بکەی بەزە و شمشێرە نییە بۆ قاچاقچیەکان و گەندەڵکاران شمشێرەکار بۆ سەری خەڵکە شمشێری کابینەیەکەوەی بەڕێزناوی دڵنیاییەوە تۆ تەجروبەیەکی یەکجار زۆرمانەیە لەم بوارە ئەم دەسەڵاتە شەرعیەتی ئەم دەسەڵاتە تەنانەت بۆ بەکار دەهێنرێ بەرامبەر خەڵکی دوور لە دەسەڵات خەڵکی بێدەسەڵاتە توانبێت خەڵکی هەژار خەڵکی زەحمەتکێش ئەمە ئەوە ئەگینان بە سەدان تا ئێستا بە سەدان خەرقی یاسایی و گەندەڵی و دزی و تاڵاهنی ئەکرێ کیان محاسبە کردووە کامجیم ئەوە تا ئێستایشە دەبینی ئەمە قسەی من نییە قسەی بەرپرسانی حکوومەتە لە ئەگەر کۆمەڵێ مجریم لە سنووری هەولێر بن ڕائەکەن لێرە داڵدە ئەدرێ و کەس ئیجاعاتیان ناکە و لێرەیشە خەڵکێک ئەگەر یاسا داوای بکە ئەگەر دەسەڵات داوای بکە ئەچنەوە لێ معەزەز مکەڕەم ئەرکە هین دنیایە کاری نایاساییان کردووە لەبەرەوە تەواوی ئەم دەسەڵاتە بۆ گیانی خەڵکی هەژارە زەحمەتکێشە و پێچەوانەوە خۆشیان سەدان کاری نایاسایی ئەکەن بەجددی وە خەڵک ئەم بابەتانیان لێ دیارە یعنی ئێستا ئەو ڕۆژانە باسی مثلا حاکمێکیان کرد حاکمێکی کەلال لەوەتی خۆی داوای کردووە 250 کەس مەطلوبە بێنە دادگایی کاوکێ داگیری کرد تەقدیمی دادگایان بکە بەڵام بینیمان محاسبەیان کرد نەقلی ئامێدیان کرد و هەڕەشیان لێدا ڕای کرد هێ باشەکە کە ئەو دیفاعی کردووە لە یاستا ئەگەر با بڵێن دادوەرێک بەردەوام داخوازیەکەی ئەوان و ئەوەی ئەوانەیە جێبەجێ بکە ئەمە یاسایە و جێبەجێ بەس ئێستا کی ئازادەوەی کە گەندەڵی دەکا یا خودەوەی دزایەتی گەندەڵی دەکات لە کوردستان کامیان ئازادترن زەمینەکان بۆ خۆشترە من پێم وایەوانەی گەندەڵیەکەن ئازانین بەعکسەوە ئازاد وەکو ئازان ئەوانە تەمانەوانە کە لە سەروی لێپرسینەوەنەوە لە سەروی دەستگاکانی حکوومەتەوە یعنی ئەوانە کۆمەڵێ بنەما هەیە ئەوانە ئێستا ئەو بنەمایانەی حکومڕانی باشیان پێشێل کردووە
بە ئارەزوو خۆیان تەعاملی لەگەڵاکە چیتر تەماشایکە لە کوردستانی یاسایەکەی پێوتری یاسای خۆپشاندان ئایا جێبەجێ کرێت باش جێبەجێ ناکرێت لە دەیان و سەدان یاسای لەو بابەتانە هەیە خەڵک هەوڵەدا تا بتوانێت یاسایەک لە پەرلەمان دەرچێنرێ بۆ مەبەستێکی لە خزمەتی خەڵکابێ ئەگە بە دڵی ئەوان نەبێ یاسای جێبەجێ ناکەن ئێستا من نمونەیەکی ترت بۆڵێم لێروش لە 3-4 لاوە پارە درێتە ئازاب لە 3-4 لاوە پارە درێتە ئازاب بۆ ئەوەی ئەو حیزبانە بەجددیە لێ ملکەج بن ملکەج بن ملکەچی ئەوە بن کە بەرامبەریاندا لە کاتێکا یاسایەکەی پێوتێ بوجێ ئەحزاب باشە تۆ وەرە لە سەتا دەی بدەرێ هەر ئەو پارەیە بدەرێت لە بەشە بوجەکەی لە ڕووی یاساییوە بۆی نەتەوێت ئەم حیزبانە کۆیلە بن لە کاتێکە دوو قسەیان کرد داکوکیکردن بێ لە خەڵبیە تۆ بڕۆی قەتعی پارەکەیان لەگەڵا بکەن ئەمە تەجروبەیەکی زۆر زۆرە ئەمە خۆی لە خۆیان کارێکی نایاساییە و بە ئارەزووی خۆیان پەخشان و دەخشانەکەن بۆ ئەوانەی بیانەوەیان حیزبێک لایەنێک مەتالیبەکانیان جێبەجێ بکایان پرسێک مەتالیبەکانیان جێ بکە بەرامبەر ئەوانی تر خەڵک برسیەتی خەڵک موچەی لێ ئەبڕێ خەڵک بێکارە دەبیندێ ڕۆژ لە دوای ڕۆژ ژیان و گوزارانی خەڵکە بێ کوشتون و بڕین زیاترە بێت دزی زۆرترە بێتەوە هەموو ئەمانە بە دڵنیاییوە هەرچیەک بێهۆ کارەکەی دەسەڵات بە دەرەجەی یەکەم بەرپرس سپاس دەکەم ڕووپاخان سپاس بۆ ئامادەبوونت بوورە بۆی گرفتێکدەن کاتین لای بەڕێستان سەبارەت بە پرۆژە یاسای بودجە ئەمڕۆ کۆبوونەوەی حکوومەت کرابوو باز دەکات کە بەزترین کات پرۆژە یاسای بودجە دەنێرن بۆ پەرلەمان بەپێی پەیڕەوی ناوخۆ زۆر دوانەکەوتووە یاخود 7 ساڵیشێک کە پرۆژە یاسای بودجە نییە هیچ پاساوێک هەیە بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا زۆر سوپاس کاک حەچیم بۆ ئەو بەرنامەیە و ئەو پرسە گرنگە دیارە پرۆژە یاسای بودجە بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەبێ ساڵانە بێتە پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان پەسەند بکرێ و دەنجی لەسەر بدرێ بەپێی پرۆژە یاسای بودجە واتە بەپێی یاسای بودجە داهات و خەرجی هەرێمی کوردستان دیاری دەکرێت لە یاسای بودجە ئاماژە بۆ دەکرێت کە داهات هەرێمی کوردستان چەندە و چۆن خەرج دەکرێت و چۆن سەرف دەکرێت بەڵام ئەوە ماوەی 8 ساڵە هەرێم یاسای بودجەی نییە کەس نازانێ داهات هەرێمی کوردستان چەندە و چۆن سەرف دەکرێت و داهاتەکەی بۆ کوێ دەڕوا سەرفیاتەکە چێ دەیکە ئەمەش ئەوە دەردەخا کە هەرێمی کوردستان و حکومڕانی هەرێمی کوردستان ئەوەندەی کار بۆ پڕکردنی با خەڵی خۆیان دەکەن هەردوو حیزبی دەسەڵات ئەوەندە لە بیری خەڵکدانینە و بارگوزەرانی خەڵک باشتر بکەن بۆیە دەبینین لەوەتە یاسای بودجە نیە 8 ساڵە خەڵک لە چ نەهامەتیەکدا دەژی لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان وەزیفەی سەرەکی پەرلەمانی کوردستان پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەیە بەڵام تا ئێستا پرۆژەکە نەهاتووە ئەو ساڵ ئەو دەنگۆیە هەیە کە پرۆژە یاسای بودجەی 2021 دێت بۆ پەرلەمانی کوردستان هەتا ئێستا حکوومەتی هەرێم کە نەیناردووە بیانووی ئەوەی هەبووە کە پرۆژە یاسای بودجەی بەغدا دەبێت پەسەند بکرێت بەرمەبنای ئەوان پرۆژەکە دەنێرن بۆ پەرلەمانی کوردستان بەڵام ئەویش پەسەندکرا تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئیمڕۆ تازە بەتازە دەڵێ ئەمە لەسەر هێڵە گشتیەکانی پرۆژە یاسای بودجە ڕێک دەکەین و کۆبوونەوە دەکەین و یەکێک لە تەورەکان ئەوەیە ئەمە ئەوە دەردەخا کە حکوومەتی هەرێمی کوردستان نایەوێ ئەم پرۆژەیە بە شەفافی بنێرێتە پەرلەمانی کوردستان چونکە ئێستا لە کۆتایی مانگی 4 ئەوە دەچینە ناو مانگی 5 بەپێی پەیڕەو لە مانگی 9 ساڵی 2021 دەبێ ژمێرەی کۆتایی ساڵی 2021 بێتە پەرلەمانی کوردستان مانگی 11 پرۆژە یاسای 2022 بێت نەک یعنی ئێستاوە مانگی 4 تا ئێستا پرۆژە یاسای 2021 نەهاتووە ئەمە چ پرۆژە یاسایەکە بۆیە بەڕاستی ئێمە بێئەمەل بووین لەم حکومڕانیە و لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بیەوێ بە شەفافانە مامەڵە بکە چونکە هەر لە سەرەتای کابینە یەکێک لە ئەولەویات و کارەکانی حکوومەتی هەرێم ئەوە بوو بە حیسابی خۆیان لە کارنامەکەیان ئەوە بوو کە داهات و خەرجی شەفاف بێت چاکسازی بکەن
لە ڕێگای پرۆژە یاسای بودجە و یاسای بودجەوە ئەوان داهات و خەرچی بۆ خەڵکی هەرێمی کوردستان بخەنە ڕوو بەڵام تا ئێستا ئەوە 3 ساڵ بەسەر نزیک دەبینەوە لە 3 ساڵ بەسەر پەرلەمانی کوردستان و هەروەها نزیک دەبینەوە لە 2 ساڵی حکومڕانی تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان نیەتباشی خۆی نیشان نەداوە کە بەداخەوە بەڵام ئێمە تەمەنا دەکەین ئەوەندەی کە حکومڕانیان ماوە بەپێی ئەو ماوەی کە دیاری کراوە شەفافانە مامەڵە بکەن لە داهات و هەروەها لە خەرجی و پرۆژە یاسا بنێرنە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی خەڵکی هەرێمی کوردستان بزانێت داهاتی هەرێمی کوردستان بۆ کوێ دەڕوە وەروە چۆن سەرف دەکرێت ناکرێ ئەوەندە بە ناشەفافی مامەڵە لەگەڵ داهاتی ئەم میلەتە بکەن چونکە داهاتی میلەتە و داهاتی تاک بەتاچی خەڵکی هەرێمی کوردستانە داهاتی حیزبەکانی دەسەڵات نییە ینی لەکوێ هێناویانە بە قوربانیدان و خوێن ڕێژی خەڵکی هەرێمی کوردستان ئەم هەرێمە وەروە ئەم قوارەیە دروست بۆ ئەم پەرلەمانە هەیە و ئەم حکوومەتە هەیە بۆیە ناکرێت خەڵکی هەرێمی کوردستان چیتر بچە و سێندرێتەوە بە بیانووی جیاجیا و بۆ پڕکردنی بە خەڵی خۆیان باشە بەس وەکەوەی کە وتت ئێستا دەبووە 6 مانگ لەمەوبەر حکوومەت پرۆژە یاسای بودجەی ناتبا بۆ پەرلەمانی کوردستان بەس وەکو سەسپاندنی شەفافیت هیچ پێویستی بەوەیە کە پرۆژە یاسای بودجە شت نەبێ نابێ پەرلەمان ئاگای لەوە بێ کە داهاتی مانگانەی هەرێم چەندە نابێ بۆ خەڵک ڕوون بکرێتەوە داهاتی مانگانەی هەرێم چەندە لە ماوەی 20 مانگە هیچ بەرچاوڕوونێکەیە بە دیاریکراوی بۆتان هاتوێتە پەرلەمان بڵێن ئەوە داهاتی مانگانەی هەرێمە بۆ ئێوە لێکۆڵینەوەی لەسەرکەن بەڵێ ئێمە لە پەرلەمانی کوردستان ئەوە بۆ ماوەی 2 ساڵ و نیوە ینی چاودێری حکوومەت دەکەین لە حکوومەت دەپرسینەوە هەتا ئێستا بۆ ماڕوون نەبووتەوە داهاتی هەرێمی کوردستان چەندە تەنها ئەوە دەزانین گەندەڵیەکی زۆر ناشەفافیەکی زۆر لە داهات هەیە بەتایبەت داهاتی نەوتی وەروە لە داهاتی نانەوتیش داهاتی نەوتی هەتا ئێستا یەک پەرلەمانتار نازانێ ئەو عەقدەی کە حکوومەتی هەرێم لە کابینەی ڕابردوو لەگەڵ تورکیا کردوویەتی چییە و بەرمەبنای چییە ینی چۆن نەوت دەفرۆشن معقولە ئێستا نەوت بە 63 دلار بێ لە بینی 6 بۆ 63 دلار بێ حکوومەتی هەرێمی کوردستان بە 90 دلار بیفرۆشێ ینی ئەمە زۆر سەیرە هەتا ئێستا بۆ پەرلەمانی کوردستان و پەرلەمانتاران ڕوون نەبووتەوە کە ئەم داهاتە بۆ کوێ دەچێ و هەروەها چۆن سەرف دەکرێت یعنی معقولە ڕۆژانە ئەم هەموو نەوتە بە بۆڕی دەڕوا بۆ تورکیا تا ئێستا تەنها مانگانە 350 میلیۆن دلار دەچێتە ناو خەزینەی وەزارەتی دارایی ئەی پاشە پارەکەی تر بۆ کوێ دەڕوایانی اینجا داهاتی نانەوتی خاڵە سنووریەکان داهاتی زەرائیب یعنی تا ئێستا ئێمە نازانین بە گشتی کۆی گشتی داهاتی هەرێمی کوردستان چەندە تەنها ئەوە دەزانین ئەوەندە زۆرە لە موچە زۆر زیاترە ئەگەر بە شێوەیەکی عادلانە سەرف بکرێ ئەوە بەشی موچە و هەروەها پرۆژە خزمەتگوزاریەکان و هەموو کەرتەکان دەکا بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان نیەتی پێم وایە نیەتباشی خۆی نیشان نەداوە لە شەفافبوونی داهات و هەروەها چۆنیەتی سەرفکردنی چونکە ئێمە ینی بەسیترین کاری ئێمە بۆ نمونەکە لە بەرمەبنای چاودێریکردنی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە تقریبا 10 ڕۆژ بۆ 15 ڕۆژ دەبێ یادە شتێکمان داوەتە حکوومەتی هەرێمی کوردستان 43 پەرلەمانتار کە ناکرێ پرۆژە بودجە پەسەند کراوە یاسای بودجە هەیە حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی عێراق ڕێک کەوتووە پشکی هەرێم دیاری کراوە یعنی نرخی دلار بەرز بۆتەوە نرخی نەوت بەرز بۆتەوە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا بە لێبڕی موچە دەدات بەڵێ بەس سەبارەت بەوەی کە بۆچی تا ئێستاش مەسەلەن بەرپرسانی حکوومەت ینی وا خۆیان پیشاندن کە بەرچاوڕوون نین لەبارەیەوەی کە لێبڕینی موچە هەڵبگیرێت کەی بەرچاوڕوون دەبوون بە بۆشوونی بەڕێزت؟ بەڵێ خۆی داهاتی هەرێم پێم وایە ڕاستە ئێمە نازانی چەندە بەڵام بەرمەبنە ئەو داتایانێک کە بۆ خۆیان ینی دەیخەنە ڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان چەند نەوت دەفرۆشن داهاتی خاڵە سنووریەکانیان بۆ نمونە زەرائیب تا ئێستا داهاتی هەرێمی کوردستان مانگانە ئەمە ئەوە هیچ گومانی تێدانە کە زۆر زیاترە لە
موچە و هەروە بەشی پرۆژە خزمەت گوزاریەکانیش دەکات چونکە نرخی دۆلار بەرز بۆتەوە و هەروە نرخی نەوتیش بەرز بۆتەوە و داهاتی هەرێم زیادی کردووە بەڵام لەبەرچی بەرپرسانی حکوومەت دەڵێن ناتوانین بۆ نمونە بەربێ لێبڕین موچە بدەین لەبەر ئەوەی کە گەندەڵیەکی زۆر لە خاڵە سنووریەکان هەیە کۆمپانیاکاریەکی زۆر هەیە هەر مەسئولێکی حیزبی هەستاوە کۆمپانیایەکی لە خاڵی سنووری داناوە و هەروەها هەر لە ناوخۆی وەزارەتەکانیش کۆمپانیاکاری هەیە داهاتی هەرێم هەمووی بۆ باخەڵی حیزبەکانی دەسەڵات و بۆ مەسئولی حیزبیە ئێمە لە ناو وەزارەتەکان ئێستا زانیاریمان بەدەستگەیشتووە کە ڕسومات وەردەگرن بۆ نمونە بۆ ڕایکردنی کاروباری هاوڵاتیان ڕسوماتەکە بۆ خەزانەی وەزارەتی دارایی ناچێ بۆ دوو کۆمپانیا سێ کۆمپانیا کە هەمووی مەسئولی حیزبەکانن لە ناو وەزارەتەکان هەیە و داهات و ڕسومات بۆ خۆیان وەردەگرن و بۆ باخەڵی خۆیان داهات و ڕسومات دەڕوات بۆیە تا ئێستا حکوومەت یاریمی کوردستان نەیتوانیوە موچە بەبێ لێبڕین بدا لە ئەنجامی ئەو هەموو گەندەڵی و ناشەفافیەتە لە هەبوونی داهات یاریمی کوردستان هەیە و هەروە سەرفکردنەکەی خەرجکردنەکەی ناشەفافە ئەو هەموو کۆمپانیا و کۆمپانیاکاریە کە لە بەرژەوەندی حیزبەکان و مەسئولە حیزبەکان هەیە وای کردووە کە حکوومەت یاریمی کوردستان زیاتر خەڵک بچەوسێنێتەوە و هەروەها نەتوانێت موچە بەبێ لێبڕین بدات. بەڵێ سوپاس دەکەم کە بکەڕم گەرم لای بەڕێز سەبارەت بە مەسەلەی ئەو داهاتێک کە لە کوردستانە هەیە کە دەڵێن کوردستان 6 ملیۆنە ئەوە چوونی بەڕێز دەگە دادپەروەری هەبێت و دەستێکی پاک هەبێ بەشی چەندەکە ئەو داهاتی کێم هەمان لە کوردستان بە دڵنیاییەوە ئەگەر دادپەروەری هەبێ و ئەگەر بە شێوەیەکی باش و شەفافانە ئەو داهاتانە کۆ بکرێتەوە و بخرێتە بەردەم کۆمەڵانی خەڵکی کوردستان و بە پێی تەقدیراتی هەموو کەسێک کە پسپۆریش نەبێ لەم بابەتە دەزانێت ئەو داهاتەی کە ئێستا دێتە کوردستانەوە و داهاتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر لەوە زیاترە کە با بڵێ موچەخۆرانی هەرێم کوردستان سەرفکەن بۆ نمونە من شتێکی لێمەوە ئێمە ئەگەر بەراورد لێ بکەین لە نێوان ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بریاری دا 21% ببڕێ ئەو کاتەی کە ئەو بریارێدا لەگەڵ ئەمڕۆوە دەبینی جیاوازیەکی زۆر هەیە یەک وەکو بە ڕێزەیش باسی کرد دەبینین مەتەرەن سعری نەوت بەرز بووەتەوە بووەتە $6 لە بازاڕەکانی هەموو جیهانە ئەمە دیوێکی دیوی دووەمیش دۆلار بەرز بووە دیناری عێراقی دابەزیە و نەوتیش بە دۆلار ئەفرۆشرێ ئەو فەرقە زۆرە لە یەک بدەرەوە بە قەڵەم بزان دەبینی چ فەرقێکەیە و ئەتوانم بڵێم 150 زیادی کردووە بەڵام حکوومەت تا ئەم لەحزەیە بەردەوامە لەوەی بڵێ من لە 121 بڕمەوە هین فاهاتی فەرقەکەی لە 150 زیادی کردووە ئەمڕۆ تازە بە تازە ئەڵێ ئێمە تایسە یەکلامان نەکردو لە کاتێکە بەرچاوڕوونیمان نییە لە کاتێکە بەرچاوڕوونی چی داهاتی ئەوەی کە لەگەڵ عێراقە ڕێککەوتین و ئیقرار کراوە لە بجد دیارە چی داهاتی ناوخۆی خۆمانەیە دیارە بەجددی لەبەرەوە یعنی قەناعەتێکی تەواومەیە من ئەمەوێ جۆرێک لە گەرمیانیانە کوردەواریانە قسە بکەم ئەوەیە یعنی ئەم دەسەڵاتەوە ئەکا کە چۆن جاران ئەیانوت مویەک لە بەراز بکەیتەوە ئێستا حکوومەت ئەوێ با بڵێن موچەخۆرانی هەرێمی کوردستان بەرازن حکوومەت ئەوێ لیان بکاتەوە مویەکیان لێ بکاتەوە یعنی تەقدی حەد ئەڵێ بەشکە من مانگەی 621 لیان وەرگرتەوە بۆ مانگێکی تریش دوور نییە بیر بکاتەوە 21کەتان بۆ کەمە 115 بۆ ئەوی ببڕێ چونکە کاک حەکیم یعنی من خۆم بە تەجروبەی ڕابردوو لەگەڵ مەسئولینی حکومڕانیە کۆ بوومەتەوە تەجروبەیەکی چکەم بینی و باسییان کرد چەندین جار کە لە کاتی خۆیان موچەی خەڵکیان بە زۆر فەرقێکی زۆر زیاد یعنی تەنانەت مقارنەیانە کرد مامۆسا لەگەڵ مامۆسای سووریا حاکم لەگەڵ حاکمی سووری لەگەڵ دەوڵەتێکی کتر کە ئەوەی لە کوردستانە ئەکرێ با بڵێن زۆر زیاتر لە پۆلیسێک پارەکەی زۆر زیاترە ئەوانەوە تووە کەواتە ینی ئەمانە هەر لە کاتی خۆشی ئەم پارەیانە بەو شێوەیە پێشوو
داوەتە ئەو خەڵکە جۆرێک لە پەشیمانیان بوونیان هەیە پێداوەکو خێریش بەدڵنیایەوە لەبەرەوە من تەسەورم وایە جارێکی تر خۆی معادلەکە پێچەوانەیە ینی جارێکی تر چەند بۆیان بکرێ هەتا ئەگەر پارەیشان هەبێ وەکو پێشوو بە جددی موچەی خەڵک بەو شێوەیە سرف نەکەن کە معادلەکەیش لە کاتێکا وایە خەڵک تموحی زیاترەوێ دەوێت ژیان و گوزەرانی باشتر بکاتەوە مەودای بیرکردنەوەی باشتر بێ دامەزراندنی خەڵک زیاتر بێ بەڵام پێچەوانەوە حکوومەت وەکوتم هەوڵەدا ببڕێ ئەگینا ئێستا بۆ ئەم 4 ڕۆژە با بڵێن 25 مانگ بریار دراوە کە موچە سرف کرێ ئەمڕۆ 21 یاین لەم 4 ڕۆژە کە ئەڵێ جارێکی تر کۆ ئەبینەوە و بریارە دەین وازەحە ئەمە مماتەڵەیەکە ئەمە جۆرێک لە خەڵەتاندنی خەڵکە و جۆرێکە ئەم مانگەشە 21 لە 121 لێ ببڕێ یعنی پارەیەکی باش دەگەڕێتەوە هیوادانی نەو پارە سرف کرێ بۆ خەڵ بەس بۆ خەڵک سەر بەدڵنیایە تۆ تەماشاکە لەو وەزعیکە لە پاشەکەوتۆ بگرە تا لێ بڕین ئەمرا تا لێ گونجاندن ئەم دەسەڵاتدارانە ئەم بەرپرسانە چی لە تەعاملیان گۆڕاوە ئەم حیزبانەی کە لە دەسەڵاتە چی لە تەعاملیان گۆڕاوە من خۆم بیستمە لە سەرکردەی حیزب ئەڵێ لە مانگی ئازاری 2021ەوە ئێمە 1 دیناری موچەی موچە خۆرانی و کادرەکانی خۆمەمان کەم نەکردو دینارێکی نەسریەی مەقەڕاتی خۆمامان کەم نەکردێتەوە لەبەرەوە ینی ئەم ئەگەر بە باشی بیرکەیتەوە یعنی دیارە ئەو پارەیە لە بەردەستایە بەڵام دەیانەوێت لەو خەڵکانەی سەرفی نەکەن و بۆ خۆیان سەرفیکەن و ئێستا شەوەکوتم بە کوردی هەرچۆن بیانەوێت سەرفەکەن لە هەموو ئەنواعی سەرف کە لە بەرچاوی ئێمەوەی سپاس دەکەم بەڵبینێرانی بەڕست ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە لاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ئەڤرو جیهان هەمی مژیلێ بەرەنگاربوونا ڤایرۆسێ کۆرۆنایەنە و چەوانیە دیتنا ڕێکên ساخلەم بۆ پاراستنێ ژڤی ڤایرۆسی لە کۆمپانیا پاشا باخچە و بۆ جارە ئێکل جیهانێ بەشێکە بناوێ ڤی بلۆک هاتە دانان بۆ چێکردنا هەمی جۆرێن ئامانên شیشەی یەن تەندروستی ji bo parastineka baştir û saxlemtir bû hewa û xêzanên hewa. Vîblok, ev sîstemê pêşkeftî nahêlît çi bakteriya yan vayrosên xerab eb şîşeyê ve bimînin. Pirêka kompanya Alton Oz hîndeşên vî corê amanên şîşeyê bi destxwe ve bînin. Eb tinê peywendiyê bikin bû pitir pêzanînan. Kompanya Alton Oz zaxo komelgeha bazirganî. سڵاو ئایا ئەزانیت هایلۆت چییە؟ هایلۆت گەورەترین و نوێترین سیستەمی ژمێریاریە بۆ ڕێخستن و یارمەتیدانی مامەڵە بازرگانیەکانت تایبەت بە کۆمپانیا، کارگە، کۆگا، مۆڵ، بەنزینخانە، هۆتێل و ڕێستۆرانت، مارکێت و دەرمانخانە، مەلەوانگە و سەنتەرە وەرزشیەکان. بە خۆشحاڵیەوە ئێستا سیستەمی هایلۆت بە زمانی شیرینی کوردی بەردەستە تایبەت بە کڕیارە بەڕێزەکان. هایلۆت گەرانتی مانەوەیە بۆ پەیوەندیکردن 070 791 10 هایلۆت. كورينو حس يعني سيبر بارنا ئەو چایە خۆشە وەک چاوی ڕەش بێ شیرینی شەکر ژیانی هاوبەش بێ چا بێ چا نەبێ هەر کەسێ هەم نشینی چا نەبێ قەت بێت چا نەبێت ئەمە شتایەکەوە ئیلهام بەخشە مامۆستا ئەمە ڕاستە خۆی یەک چایە بەڵام تێکەڵەی حەوت جۆر چایە ئەمە چای نەورەسە نەورەس بەڕاستی پڕتام و چێژە چای نەورەس تێکەڵەی حەوت جۆر چای کێڵگەکانی سریلانکایە
ئەمە خەوچاتێکەڵەکەی نەورەسا من بەس ئەم چا خەبەرم مەکاتەوە. یەکێک لە بەرهەمە ناوازەکانی دۆڵفینسی سفرەی سەفەری دۆڵفینسیە. دۆڵفینسی لەگەڵ خواستە هەمە جۆرەکانی ئێوەدایە و باشترینی بۆ هەڵبژاردوون. بۆ ڕازاندنەوەی سفرە و خوانەکانتان بۆ میوانی زۆر و خوانە تایبەتەکانتان سفرەی سەفەری دۆڵفینسی هاوڕێی هەمیشەیتان دەبێت. ڕەنگی جیاواز، خەبارەی جۆرا و جۆر، کوالیتی باش، نرخی گونجاو، سیمای هەرە دیاری بەرهەمەکانمانە. سفرەی سەفەری دۆڵفینسی باشترین جۆر و زۆرترین دانا. دۆڵفینسی بژاردەی کابانی ماڵ بۆ هەر 4 وەرزی ساڵ. دۆڵفینسی باشترینمان بۆ هەڵبژاردوون. هەیە حەزەکات چایەکەی بۆندار بێ، هەیە حەزەکات بێبۆن بێ، هەیە ئەیەوێت تامی هێلی تیا بێت، هاشا ئەیەوێت هیچ تامێکی تیا نەبێت. بەگشتی هەریەکەمان بە شێوەیەک حەز لە چاکەیە. بۆیە ئێستا چای سەعدەدین لە پاڵچای تێکەڵی چایخانە چەندین جۆری تری چای بۆ ئامادەکردوون و هەمووشیان لە باشترین جۆری چای سەیرانی خاڵیسن. لەگەڵ چای سەعدەدین بژاردەی زۆرت لەبەردەستە. چای سەعدەدین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز. ڕووپا خان سەبارەت بە لێبوڕینی موچەوە بۆ شەفافکردنیش ئێوەکو خۆتان لە پەرلەمان هیچ هەوڵێکە بووە یاخود حکومەت ئیلزام بکرێ بەوەی کۆتایی بەم زوڵمە بێن یا شەفافیت لە داهاتەکان بەرجەستە بێ؟ بەڵێ ئێمە 43 پەرلەمانتار واژومان کۆ کردەوە کە کۆتایی بە لێبڕینی موچە بێت، دانیشتێکی پەرلەمان تەرخان بکرێ بۆ ئەم مەبەستە و لایانی پەیوەندیدار حکوومەت یاریمی کوردستان لە سەرۆکی حکوومەت جێگرەکەی وەزیری دارایی وەزیرەکانی تربێنە پەرلەمانی کوردستان بۆی بڕیار بدەین بە کۆتایی هێنان بە لێبڕینی موچە. بەڵام سەرۆکایەتی پەرلەمان دەڵێن ناردومانە بۆ حکوومەت تا ئێستا حکوومەت ئەوە وەڵامی بووە کە لە پرۆژە بودجە ئێمە جێی دەکەینەوە ئاماژەی پێ دەکەین کە چۆنچۆنی مامەڵە لەگەڵ لێبڕینی موچە دەکەین. بەڵام حکوومەت یاریمی کوردستان نیەتی نییە کۆتایی بە لێبڕین بێنێ. ئەگەر نیەتی بوو بایە لە یاسای بودجە کە پشکی هەرێم لە یاسای بودجەی عێراقی دیاری کرا بە زیاتر لە 11 تریلیۆن دیاری کراوە بۆ هەر مانگێک هەرێم ئەگەر بە پێی ئەو ڕێککەوتنە بێ و ئەوەی لە یاسای بودجە ئەوە کراوە ئاماژەی پێکراوە و جێگیری کراوە 900 ملیار زیاتر لە 900 ملیار دینار مانگانە لە بەغداوە حکوومەتی هەرێم ئەگەر پابند بێ وەری دەگرێت، پابند بێ بە ڕێککەوتنەکە واتە بۆ هەر مانگێک ئەوەی کە بۆ موچە تەرخان دەکرێت 890 ملیار دینارە نزیک بەو بڕێیە. ئەوەی کە دەمێنێتەوە لەو بڕێی کە دەمێنێتەوە بۆ موچە ینی ئەو بڕێکە لە بەغداوەری دەگرێت بەشی پرۆژە خزمەتگوزاریەکانیش دەکا. بۆیە حکوومەت یاریمی کوردستان تەنها پابند بێ بە ڕێککەوتنەکەی ئەوەی کە لە یاسای بودجە دیاری کراوە ئەو دەتوانێت کۆتایی بە لێبڕینی موچە بێ هەروە بارودۆخی خەڵکو هەرێمی کوردستانیش باشتر بکە. چونکە قەیران لە هەرێمی کوردستان ئەوەندە زۆرە قەیران هەر قەیرانی موچە نییە، بەڵام گەورەترین قەیرانی موچەیە بۆیە تەرکیزەکە زیاتر لەسەر موچەیە. ئەگەرنا ئێمە لە هەرێمی کوردستان ئێستا ڕێژەی بێکاری ئەوەندە زۆر بووە چونکە ماوەی چەند ساڵێکە 8 ساڵە ئەوە هیچ دەرچوویەک دانەمەزراوە لە هەرێمی کوردستان. ئەمە ژوای کردووە ڕێژەی بێکاری زۆر بێ جگە لە دەرچوانی زانکۆ بە پەیمانگاکان خەڵکی تر گەنجان و لاوانمان زۆر بێکارە. ئێمە من وەکو خۆم ماوەی 1 ساڵە لەسەر ئەم پرسە کار دەکەم کە لە ئەنجامی کارکردن و بەدواداچوونی زۆرم بۆم دەرکەوت حکوومەت هەرێمی کوردستان ئەوەندە چاوچنەوە کە چاوی بڕیوەتە سەر 1 دیناری کە خەڵک لە هەرێمی کوردستان بە تاقە و توانای خۆی پەیدای دەکات.
بۆ دەمەوێت ئەوە پرسیاری خەڵکی شە بۆ خۆشم بۆم دروست بوو کە وەڵامەکەی وەرگرت دەمەوێت لێرە بیخەمەڕوو بۆ حکوومەت هەرێمی کوردستان ناوێت کۆتایی بە بێکاری و هەروەها زیادبوونی هەلی کار لە هەرێمی کوردستان هەلی کار زیاد بکە کۆتایی بە بێکاری بێنێت چونکە ئەمە پرسیار بوو لە لای خۆم لەبەرەوەی نەبارگرانی دارایی دروست دەکات لەسەر حکوومەت هەرێمی کوردستانەگە ئەو بیانوەیان هەبێت چونکە بیرۆکەشم داوەتە دەستێ سەرۆکایەتی پەرلەمان و لای ئازار ئێستاش بە پێشنیازە یاسایەک داوەتمە سەرۆکایەتی پەرلەمان بیکەنە یاسا کە کۆمپانیاکانی کار دەکەن لە هەرێمی کوردستان ئیلزام بکرێن بە ڕەخساندنی هەلی کار بۆ لە 175 کرێکارانی خۆماڵی لە دنیا لە هەموو وڵاتان ئەمە بە یاسا ڕێکخراوە 125 بۆ خەڵکی بیانی بێ دەبینین لە هەرێمی کوردستان ئەو کۆمپانیانەی کار دەکەن بە خۆماڵی بیانی ئێستا پێچەوانە بۆ تۆ 175 خەڵکی بیانی کار دەکە 125 خەڵکی خۆمانە ئەویش هەمووی بۆ تەواستە واستەکاریە کە خەڵکێک نەناسی لەو کۆمپانیایە تەسکێ حیزبی نەبەی خەڵک هەری کاری بۆ ناڕەخسێ ئەوەم بۆ دەرکەوت حکوومەت هەرێمی کوردستان بێ ئەوەی بارگرانی دارایی بکەوێتە سەرشانی و هەی بێ بۆچی کۆتایی بەمە نایەنێت تەنها یەک بڕیار دەربکە یەک بڕیار کە کۆمپانیاکان ئیلزام بکە لە ئەنجامدا حکوومەت هەرێمی کوردستان هەر کرێکارێکی بیانی کە دەهێنێت تا هەرێمی کوردستان 600,000 بۆ وەرگرتنی ئیقامەوەتە ئیقامەی پێدەدا ڕسوماتی 600,000 لێوەردەگرێ بۆ هەندێک کرێکاری بیانی بۆ یەک ساڵ 1,200,000 لێوەردەگرێ بۆیە حکوومەت هەرێمی کوردستان ناوێ هەلی کار بۆ گەنجانی خۆماڵی وەروا کرێکاری خۆماڵی و دەرچووی زانکۆ پەیمانگاکان بڕەخسەنێ بۆ ئەوەی ئەو 600,200,000 وەرگرێت تەنها لەبەرەوە یعنی چاوچنۆچی حکوومەت هەرێمی کوردستان لەوە دەردەکەوێت کە لەبەر ئەو بڕە پارەکەمە خەڵکی خۆی دەچەوسێنێتەوە لە ئەنجامی بەدواداچوونەکانم ئەوەشم بۆ ڕوون بۆوە ئەو ڕسوماتە 600,000 و 1,200,000 کە لە کرێکاری بیانی وەردەگیرێ ئیقامەی دەدرێتێ بۆی بۆ ماوەی یەک ساڵ لە هەرێمی کوردستان کار بکە هەمووی بۆ 2 کۆمپانیا بۆ 3 کۆمپانیای حیزبیە یعنی هیچی ناچێتە ناو خەزێنەی وەزارەتی دارایی ڕۆژانە لە ڕێی مەتاڕەکان لە ڕێی خاڵە سنووریەکان ڕۆژانە کرێکار داخل دەبێت یعنی بۆ تا یەک منافەسە و منافەسەکاری لە هەردوو زۆن بەس تەنها لەبەر ئەو بڕێیە کە لەیان وەردەگرن و بۆ تازەکردنەوەی ئیقامەکانیان بۆی کار بکەن گەنجی خۆشمان لەسەر شەقامەکان لە جادەکان دەکەون و بە دوای هەلی کار دەگەڕێن کەس نییە کاریان پێ بدا بە بیانووی ئەوەی کە کرێکاری بیانی باشتر ئیش دەکەن و بە پارەیەکی کەمتر کار دەکەن لە ئەنجام بەدواداچوونمە ئەومان بۆ ڕوونبەوە کە نەخێر دەرچوانی زانکۆ پەیمانگاکان و هەروە کرێکاری خۆماڵی هەم لە ڕووی تاقە و وزە و تواناوە باشتر ئیش دەکەن هەم ینی کەفاءیان باشترە لە ئیشی خۆیان هەم مولتەزیمترن بەڵام بەرپرسانی حیزبی ویان کردووە کە خەڵکی هەرێمی کوردستان بەردەوام بچەوسێتەوە بیان چەوسێننەوە ئەو کاتێک کە بەدواداچوونم کرد 28,000 کۆمپانیا هەبوو ئێستا لە هەرێمی کوردستان ناویان تەسجیل کردبوو لە ماوەی 6 مانگ ئێستا بۆتە 33 بۆ 34,000 کۆمپانیا یعنی ڕێژەی کۆمپانیا و کۆمپانیاکاری لە ماوەی 6 مانگ ئەوەندە زیادی کردووە تەنها لەبەر منافەسەی حیزبی ئەو چەند پارە بەدەستبێنێت چەند بچێتە باخەڵی ئەو چەند بەدەستبێنێ و بچێتە باخەڵی بەڵام من لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان بەڕاستی قسەم کردووە لەگەڵ نووسراویشم بۆ وەزیرە پەیوەنددارەکان لە حکوومەت هەرێمی کوردستان ناردووە کە دەبێت بە یاسا ئەوە ڕێک بخرێ نابێ کانگۆ دامەزراندنیشتان نەهێشتووە و خەڵک دانامەزرێنن نابێ ڕێگری لەوە بکەن کە خەڵکی هەرێمی کوردستان و دەرچوانی زانکۆ پەیمانکان لە هەرێمی کوردستان بێکار بن و کۆمپانیاکانیش بەڕەتڵ خەڵک بەلێ شاو کرێکاری بیانی بێن هەرێمی کوردستان و هەر کاریان بۆ بڕەخسێنن بۆیە ینی مەبەستم لەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان تەنها بیر لەوە دەکاتەوە خەڵک چۆم چەوسێنێتەوە بیر لەوە ناکاتەوە دەرفەتی یەکسان و دادپەروەرانە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بڕەخسێنێ نیەتباشی حکوومەت ئەو کاتە دەردەکەوێت بۆ خەڵکی هەرێمی کوردستان کە لە خەمی خەڵکدا بێ کە دەرفەتی یەکسان دادپەروەرانە هەلی کار و هەروە پێدانی موچە دامەزراندنی دەرچوەکان هەتا ئێستا کاک حەچیم دامەزراندن کە دەڵێن نەماوە ماوە لە سلکی سەربازی هەردوو حیزب مانگانە خەڵکدا دەمەزرێنن بەڵام یەکەم و دووەم و سێەمەکان لە هەرێمی کوردستان کە ژمارەشیان زۆر کەمە بە یاسا دەبێت دابمەزرێن بەڵام ئەوە لە 2015-16 تا ئێستا دەچ یەکەم و دووەم و سێمەکان دانەمەزراوە گرێبەستەکان ناکرێن بە هەمیشەی کە هیچ بارگرانیەکی دارایی بۆ
حکوومەت هەرێمی کوردستان دروست ناکە بۆیە ئێمە گومانمان لە حکومڕانی هەرێمی کوردستان هەیە و لە نیەت خراپیان هەیە چونکە ئەو ئەعمال و کردەوانەیان لێ دەبینین. باشە بە کورتی وەڵامی چەند پرسیارێک کاتمان زۆر کەماوە سەبارەت بەو بیرۆکەی خۆت بۆ هەری کار ئەگەر لەو بڵێن ئەو 33,000 کۆمپانیای کە لە کوردستانە هەیە ئەو ڕێژە بێکاریە چارەسەر دەکات یاخود کەمی دەکاتەوە بە ڕێژێکی بەرچاوەوەی کە لە 7 ساڵە بڵێن دامەزران وەستاوە قەرەبووی دەکاتەوە بە کورتی بێ سوپاس دەکەم. نەک کاک حەچیم 175 هەلیکار کۆمپانیەکان بیڕەخسێنن کەەوە بە یاسا لە هەموو دەوڵەتان هەیە بۆ کرێکاری خۆماڵی 150 بڕەخسێنن هەلیکار حەسەرجەم دەرچوانی زانکۆ پەیمانگاکان دادەمەزرێن چکەمە بەداتا بە زانیاری داوەتمە دەسێ سەرۆکاتی لە ڕێی لیژنەی ڕۆشنبیری و کۆمەڵگەی مەدەنی بەداتا زانیاری لە لامانە سەرجەم دەرچوانی زانکۆ پەیمانگاکان تەنها بە دەرچوونی ئەو بڕیارە لە کەرتی تایبەت بێ ئەوەی حکومەتدایان بمەزرێنێ لە کەرتی تایبەت دەرفەتی هەلیکاریان بۆ دەڕەخسێت. باشە بە کورتی ئەگەر پرۆژە یاسای بودجە بێتە پەرلەمان ئێوە بەڵێندن لەسەر ئەو یەکەمەکان فەرمانبەرانی گرێبەست هیچ بڵێن کارێک بۆ بکەن هەلی کارێک بڕەخسێنرێت لە ناو پرۆژە یاسای بودجە چونکە لە 2013 هەلی کاریتیا بۆ حکومەت ڕەنگە بەنیاز نەبێ ئەم ساڵێک ئەوەی تێدا بێت فشار دروست دەکەن سوپاس دەکەن بە کورتی بێ. بەڵێ بۆ خۆی پرۆژە بودجە ئەو کاتە تەواو دەبێت کە هەموو بەشەکانی بە یەکسانی تێدابێت پرۆژە بودجە دەبێت دامەزراندنی تێدابێت دەبێت مەسەلەی گرێبەستەکانیشی تێدابێت ئەگەر ئەوەی تێدا نەبێت پرۆژەکە بۆ خۆی ینی نەقسی تێدا هەیە ناکرێت پرۆژە بودجە بە نەقسی پەسەند بکرێت لە پەرلەمانی کوردستان پەرلەمان بکەنە ئالەتێک تەنها بۆ جێبەجێکردنی ئەو خواستانەی کە هەیەە دەبێت دامەزراندن و هەروەها مەسەلەی گرێبەستەکانی ژەنا و پرۆژە بودجە هەبێ باشترین ئیش لە پەرلەمانی کوردستان لەسەری دەکەین و داکۆکی لەسەر ئەوە دەکەین کە هەم دامەزراندن هەم و گرێبەستەکان بکرێنە هەمیشەیی لە ناو پرۆژە بودجە جێ بکرێتەوە. بەڵێ سوپاس دەکەم کاکە بووکارمە کاتمان زۆر کەماوە بەس سەبارەت بەوەی کە قسە لەسەرەوەی ڕەنگە لێبڕینی موچە لەگەڵ نزیک بوونی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە مانگیدا لا ببرێت بڵێن ئەمە زوڵمێکە دەکرێت و کاتەوەکو دەستکەوتێک بە خەڵکی بفرۆشنەوە ئەوسمەیە لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق قسە لەسەرەوەی ڕەنگە لەگەڵ نزیک بوونی هەڵبژاردنەکە لێبڕینی موچەکەش لا ببن وەکو دەستکەوتێک پێشکەشی خەڵک بکەن ئەم زوڵمەکە لەیان کرد لە فەرمانبەران موچە خۆران کراوە پێدەوەکو دەستکەوتێک دوایی بە خەڵک دەفرۆشترێتەوە بڕوام وایە کاری وا بکەن چونکە ئەم تەبیعەتی ئەم حکومڕانی هەرێمی کوردستان ئەگەر هەنگاوە بچینە دواوە دەبینین لە کاتی هەڵبژاردنەکانە زۆر کاری لەو بابەتانیانە کردووە فێڵی زۆر دەکەن بە دڵنیایی و فێڵیان کردووە فێڵی ئەنواعیش بۆیە پێویستە کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئەوانەی ساڵانێکی زۆرە بێکارن و برسیانە وەزیان خراپە هەبێ جارێکی تر با بڵێن ئەوە ئەگەر لێبڕینی موچە هەڵگرن لە مانگی دەبێنەوە بێهەشت بێ ئەبێ وا حساب بکەن ئەمانە ئەرکی حکوومەتە ئەوە لە وەختی خۆی کاری نایاسایی کردووە لە بەرامبەر خەڵکەکە کە هەم کاری نایاساییە هەم زۆڵمیشی کردووە لەوە لەبەرەوە ناکرێ خەڵک و شار نەبێت کە ڕوبەڕوویان ببێتەوە کە ئەوەی ئەیکەن واجبتانە و ئێوە لە وەختی خۆت مقەسر بووەنە و کاری نایاساییتان کردووە و دەبێت بە جددی لە ڕێگای دەنگدانەوە ئیجرعاتیان لەگەڵ باشە کاتم زۆر کەم باز لەسەرەوەی قسە لەسەر دەکرێت دام و دەستگاکان زۆر لاواز دەبن ئێمە لە کوردستانە دەسەڵاتی قوڵمان دروست بووە کە دەستی بەسەر داهات هێزی ئەمنی پەیوەندیەکانی دەرەوە هەمووی داگرتە بێ بە دڵنیاییەوە ئێمە خۆ زۆر قسەمان لەم بابەتانە کردووە مەسەرەن تۆ تەماشاکە وەکوتم لە کابینە یەکەمی حکوومەتەوە خەڵک باسی بە دامەزراوەبوونی هێزی پێشمەرگاکە هێزی پێشمەرگەی کوردستان دەبینی ئەوە قسەیە من نییە سەرڕای تێکۆشانیان سەرێڕای قوربانی و شەهیدەکانیان بەڵام تەجروبەی ڕابردوو سەلماندی ئەمانە هێزی دوو حیزبن بە جددی هەر کاتێک گرفت و کێشەیەک دروست بوو بێ ئەوە شەڕی ناوخۆیە ئەوە 16 ئۆکتۆبەرە بینیمان بە 24 ساعت ئەو لیوانەی کە هاودەست بەشی بوونەمە لەبەرەوە دەبێ ئەم دەسەڵاتی حکومڕانیە سەبارەت بە داهاتیش بڵێ سەبارەت بە داهاتیش ئەمە دەسەڵات قوڵەکە دەستی بەسەر دادگرتووە بە دڵنیایی و دەسەڵاتی ئێستەخۆ بە ئاشکرا وایە تۆ وەکو وتم تەقریرەکانی خۆیان بەرپرسینی هەردوو حیزب و ئێستاش سێ حیزبن لە دەسەڵات باشە چی دەڵێن لەسەر ئەم سنوورە
لەسەر با بڵێن گومرکەکان و لەسەر کۆمپانیاکان و ئەوانی تر چی دەڵێن ئەمان لەسەر ئەوانی تر چی دەڵێ و ئەوەی برادرانی بزوتنەوەی گۆڕان کە لە پەرلەمانتارن چیڵ هەمویانش ڕاستەکەن کە باسی گەندەڵیەکەن کە باسی نایاساییەکەن کە باسی فەرهود و تاڵانیەکەن هەمویان ڕاستەکەن و بەڵگەیشیان پێیە. کاتم زۆر کەماوە بەس هەرنەوە بڵین سەبارەت بە پێت وایە یەکێتی و پارتی ماگانە چەند لە بجێ گشتی دەبن هیچ داتایەکەیە؟ وڵی ئێستا داتا لە بەردەستی منان نییە بەڵام بەدڵنیاییەوە مەتەرەن ئێمە کاتێک لە پەرلەمانی کوردستان یاسای بوجەماندانا گەڕاینەوە بۆ ڕابردوو کە گەڕاینەوە بۆ ڕابردوو و پێشتری سەرۆکی پەرلەمانی پێشتر تەسریحی داوە بۆ هەردوو لایەن هەر یەکێکیان ماگانە 35 ملیاریان بۆ دانرا 35 میلیۆن دلار بڵێ ئەمە با بڵێن ئەمە پارەیەکی یەکجار زۆر بوو کە لە بودجەی گشتیە ڕۆی بە دڵنیایی ئێستا ئەگە زۆر لەوە زیاتر. سپاسان دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان بۆ کاروان پەرلەمانتاری پێشووی کوردستان دەستەدۆی سەرکێڕوا لاولێرە و ڕووپاگ ئەحمەد پەرلەمانتاری کوردستان سپاس زۆر بینێرانی بەڵێ سپاس باوکارانم خواتان لەگەڵ.